لە شاری سلێمانی چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تایبەت بە ناڕێکی مەڵاشوو لێ و زمانگرتن و پشکنین و چارەسەرکردنیان با هاوکاری وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی منداڵپارێز و بە سەرپەرشتی پزیشکێکی بەریتانی بەڕێوەچوو کە جگە لە پزیشکە کوردەکان ژمارەیەک پزیشکی عێراقی و بیانی بەشداریان تێدا کرد. تیمەکە منیان بانگەش کردووە بۆ شاری سلێمانی بۆ بینینی هەندێک لە نەخۆشەکان و ئەنجامدانی نەشتەرگەری بۆیان. هەندێک لە نەخۆشەکان یەکەم نەشتەرگەریانە و ڕێژەی سەرکەوتنیان زۆرە، بەڵام بەشێکی تریان پێشتر نەشتەرگەریان بۆ کراوە و کەیسەکەیان قورسە. هۆکاری بەشێ لەم نەخۆشیە بۆ ماوەیی یان بەکارهێنانی دەرمانی خراپە. هەروەها جگەرەکێشانی دایک لە ماوەی دووگیانیدا هۆکارێکی تری ئەم نەخۆشیەیە. ئەمە جگەلەوەی خواردنەوە کە حولیەکانیش هۆکارێکی تری ئەم نەخۆشیان. زۆر جاریش هاوسەرگیری نێوان خزمەکان دەبنەوەی ئەم نەخۆشیە. بە ئومێدی وەرگرتنی چارەسەر و ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری بۆ ئەم ساڵ 200 نەخۆش ناونووس کراون و لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا ئەم تیمە 67 نەشتەرگەریان ئەنجامداوە. لەم وەرکشۆپە هەم چۆنیەتی ئەمەلیاتەکان بە دکتۆرەکان خۆمان ئەوترێت و هەم ئەچنە خەستەخانەی ملجزین لەوێ ئەمەلیاتەکان بە ئەمەلی دکتۆرەکانی بینن. ئەم جۆرە کۆنفرانسە کە ژمارەیەک پزیشک لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ناوچەکانی تری عێراق و لە وڵاتی ئێرانەوە هەروەها هاتوون ئەمڕۆ لێرە بەشدارن. پرۆفیسۆرەکە خۆی پرۆفیسۆری خەڵکی وڵاتی بەریتانیایە، لێرە چەند کەیسێکە بینێ دواتر وەکو بەشەوەی کۆنفرانسێک هەم وەکو وانەیەکە بێ بۆ پزیشکە بەڕێزەکانی خۆمان. دوای دەستنیشانکردنی جۆری نەخۆشیەکە و چۆنێتی چارەسەرکردنی نەشتەرگەریەکان لە نەخۆشخانەی سوتاوی و جوانکاری سلێمانی بەبێ بەرامبەر ئەنجام دەدرێت. بۆ هاوکاریکردنی ئەم مناڵانە و نەشتەرگەری بە ڕێگایەکی باش کەوا لە ڕابردووە نەتیجەیەکی باشی هەبێ. ئێمە لەم 4 ساڵەیە کەوا ئەم پزیشکە ئەم ئەرکەی خستۆتە سەرشانی خۆی بە خۆڕایی بەبێ بەرامبەریەت ئەم نەشتەرگەریانە بۆ مناڵانەکان نەتیجەیەکی زۆر باشمان بەدەستهێناوە و مناڵەکان زۆر کەسوکاری مناڵەکان زۆر ڕازین لە نەتیجەکەی و قسەکردنی مناڵەکان باشە، گەشەی دەموچاویان تێک نەچووە. ئەمانە هەمووی ئاکامێکی زۆر باشن کەوا بەدەستمان هێناوە. مناڵی من زیاد لە 10 ساڵە و تەمەنی نزیکەی 16 ساڵە بێت. هەم لە سلێمانیش و هەم لە بەغاش من چەندین ئەمەلیاتم بۆ کردووە، بەڵام بەداخەوە هیچی نەجاحەتی نەهێناوە، هەمووشی بە بڵین بە خصوصی لەسەر ئەچی خۆمان بووە. بەڕاستی من ئێستا سوپاسی ئەو دکتۆرانە ئەکەم کەوا لە دەرەوەی وڵاتەوە هاتوونە هاوکاری مناڵی کوردستانەکە. ئەم کۆنفرانسە لە 8 ئەم مانگەوە دەستی پێکرد و بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام بوو کە تیایدا ژمارەیەک نەخۆش بینران کە پێویستیان بە نەشتەرگەری هەیە لە مەڵاشوو لێواندا. ئاوات محمودیان ئارتی سلێمانی. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین و بۆ قسەکردن لەسەر ئەم کۆنفرانسە و چارەسەرەکانی کە ئەنجامەدرێت وە ئامانجی کۆنفرانسەکە لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاد چەمەنەیی بەردەوامە بین. دکتۆر سەرەتا ئاماژە بۆ بکەیت کە ئامانجی کۆنفرانسەکە چی؟ دکتۆر سۆمنلەت کە یەکێ لە جەڕاحە گەورەکانی کلێفت پەلەیتە یا لیمەڵاشووە، یەکی لە ئامانجەکان خۆی ئەوەسە بتوانێت لە وڵاتەکانی شەرقی ئەوسەد وەکو ئێران، عێراق، بەنگلادێش، ئەفغانستان تکنیکە تازەکانی جەڕاحی مەڵاشوو بێنێتە ئەم وڵاتە و فێری پزیشکەکان بکە و تیمی مەڵاشوودان برێت کە هەر نەخۆشیێ مەڵاشوو پێویستە لە کاتی لە دایکبوونیە تا 18 ساڵ کە تەواوە بێ قسەکردنی جوانکاری دموچایی بۆ ئۆکرێ ناو ئەم تیمە بمێنێتەوە و تکنیکە تازەکانی جەڕاحی کە ئیسە لە دنیا هەیە لە وڵاتەکان ئێمە کە لە ئاستی پزیشکی و لەوان دواکەوتوترین بیگەینی ئاستێکی باش. بەردەوام ئەو کۆنفرانسەی کە ڕێکخرابوو زیاتر ئامانج لێ ئەوە بوو کە زانیاری بگەێنرێت بە پزیشکەکانی ئێمە بۆی بتوانن سوود لەو ئەزمونە وەربگرن هەم زانیاری بدا، هەم ئێمەش هەوڵێ بێن تیمێ دروستکەین کە مناڵەکان یەنە کەسێکە ئەمەلیاتێکا بتوانێت فالوواپیانکە بڕوا بە دوواداچوونکە قسەکردنیان چەندێ فەرقی کردووە، دوایەوە دکتۆرەکان و پزیشکەکان خۆمان نەتیجەی ئیشەکان خۆیان ببینن و ئەگەر هەڵەیە هەیە ڕێکیکەنەوە یا ئەگەریش هەڵە نیە بەردەوام چوون بەم ڕێگا هەروە بچن تا نەتیجەی باشتر وەربگرین و ئیسە توانی ومانە 83 دانە
لەم تیمە عملیات کرێ کە نەتیجەیەکی زۆر باش بووە لە ئەم 4 ساڵێکیان بەردەوام بووین لەم تیمە. باشە دکتۆر ئەو تیمەی کە ئێستا وەکو لە راپۆرتەکەشدا ئاماژەی پێکرا پرۆفیسۆرێکە کە ڕایەنان بە دکتۆرەکان دەکات یاخود پێیان دەڵێتن لەسەر هەم تەکنیکی نوێی نەشتەرگەری و هەروەها چۆنێتی نەشتەرگەری مەڵاشوو تا چەند لە ئاستی دکتۆرەکانی ئێرە ڕازین؟ ئەم تکنیکانە کە ئەم بەکارێنێ پێشتر نەکراوە حتا لە ئێرانیش ڕازی نەبوو وەکو پرسیارە شخصی کە من کردم لی طبعا ئێرەش وەکو ئەو ئێمە ناتوانین بڵێن وەکو ئەوان باش ئەیکەین بەزیسا هەنگاوێکی باشمان هەڵداوە هەنگاوی باش چوونێسە پێشەوە جەڕاحەکانمان مەسەندانێ لە جەڕاحەکانمان توانی یەک دانە نەشتەرگەری بە تەناخۆی بکات لەژێر چاودێری ئەوە بۆ یەکەم ساڵ و هەروە طبعا ئەم شتت ڕوە پێشەوە چێ و ناتوانین ئێمەش ئینتزارمان بێ لە پزیشکەکان خۆمان بە سیستمێکە هەمانە لە شەرقی ئەوسەتا بەعام وەکو دکتۆرێکی بریتانی یا ئەمریکایی ئیش بکات. طبعا دکتۆرەکانمان ئستعدادیان هەیە توانایان هەیە بەس ئەوە سای کە طبعا ئەوان لە ئەمریکا لەدایک نەبوون تا بتوانین ئێمە یا هەر اختصاسێتر وەکو ئەوان ئیش بکەین. بەڵێ تا چەند توانراوە بۆ نمونە ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە گرنگن یاخود بۆ ئەو نەشتەرگەریە پێویستن لە هەرێمی کوردستان بوونیە بێوە تا توانرێت نەشتەرگەریەکە لە وڵاتانی دەرەوەکرێت لە کوردستانیش بە هەمان شێوە لە ئێستایا بکرێت؟ بەڵێ ئێمە ئیسە لەگرە لە خستخانەی ئێمەرجنسی سوتاوی خەریکی نەو عملیاتانە بەردەوام بکرێ و پێنجشەمانیان داناوە مەجموعەیە لە دکتۆرەکان کە بێ بەرامبەر بۆ ئەم نەخۆشانەیە بەردەوام بین و عملیاتیان بۆ بکرێ و هەر نەخۆشێکەیەتە ناوتیم ئەوە نیە بەس عملیاتی بۆ بکرێ و تا ئەو فالواپی گەرەکە بە دوواداچوونی گەرەکە شاید تا 10 ساڵ 12 ساڵ 13 تا 8 ساڵیشە ناو تیمەکە بمێنێتەوە چونکە یەک اختصاص نییە لەم تیمایشە ئیشکا یەکێکیان ماگزیلار سەرجنە پلاستیک سەرجنە ئیسپیچ پاتۆلۆژیستە ئینتیە ئۆرتۆدنسیە پیدیاتریکە یعنی مجموعەیە دکتۆرن کە گشتمان لەگەل یەکایشە پەیوەندیمان بێ تا نەخۆشەکە بگەیە بە ئامانجێکی باشتر پێشتر لە شەرقی ئەوسەتا ئەم تیمی کلێفتەیەتی مەڵاشوو نەبووە و ئەم 4 ساڵەیە خەریکیدا ئامەزرێت و ئەگەوێتە سەر پێی خۆی کەواتە ئەو ئامێر و تەکنیکە نوێیانە ئێستا لە هەرێمی کوردستان هەن. بەڵێ باشە ینی دەتانەوێت ساڵانە چەند منداڵ نەشتەرگەری بۆ بکەن؟ ناتوانین بڵێن چونکە کەیسەکان هەیە قورسە هەیە ئەمەدامان نابوو ئەم ڕامەسان 20 عملیات بکەین بەس دووسێدان لە کەیسەکان زۆر قورستر بوو مەسان ڕۆژێکە دامان نابوو 4 عملیات بکرێ سیان کراوە بەس خستەخانەی ئێمەرجنسی هەوڵێکی زۆرەدا کە پێنجشەمانی یەکسەر عملیات بۆ ئەم نەخۆشانە بێ بەرامبەر ئەنجام بدرێ لە داهاتوە. واتە ئەو مناڵانە یاخود ئەو کەسانی کە ئەم جۆرە نەشتەرگەریان بۆ ئەکرێت ئەبێت خۆیان سەردام بکەن یان ڕێژەکە ئەوە نەکەمەکە بۆ نمونە لەو ماوەیە تەنها ئەوەندە نەشتەرگەری بۆ ئەو جۆرە نەخۆشیە بکریان چۆن بەپێی ئامارەکان ڕێژەی ئەم نەخۆشە لە ئێستاە زۆرە کەمە؟ تەعاان زۆرە ئیسا مناڵپارێزی کوردستان ئەو کەسانە کە لەویا ڕێجستر کراون بۆمە 200 دانە نەخۆشی هەبوو لەم 200 دانەی توانیمان لەم هەفتا 100 دانە بانکەین لە بە 2 ڕۆژ 50 دانە ئەسسکەین لەم 100 دانەیشا بۆ قورسترین حاڵەتەکان هەڵبژێرین کە دکتۆر سۆملە لەگرا عملیاتی بکە کە گەشتە 15 دانە لە ئیمساڵا بۆ عملیاتکردنی بەڵێ ڕێژەکە زۆرە و ناتوانین بێژین مناڵمان هەیە 8 جار عملیات کراوە هەمانە 13 جار عملیات کراوە ناتوانین بێژین بە یەک عملیات دەگەێتە ئامانجە 8 جار 13 جاری ئەوەیە ینی سەرکەوتو نابێت یان مەڵاشووی بەریەدات چیەوە ئەمە ئەنواع قلیشی مەڵاشوو هەیە دوولایە هەیە فقط لێوە هەیە بەس مەڵاشوو لە ناوە مەسەن بۆ نمونە لە 3 مانگە فقط لێوە کرێ لە 1 ساڵە مەڵاشووە کرێ دوای مەڵاشوەکە بازم پێویستی بەڕی ڕیپێریا دووبارە بیکەی بۆ قسەکردنی باش بێ دوایەوە کورت بێ ئەنواع عملیاتی هەست کە پەیوەندی هەر کاسی و بە اختصاسێکی خۆیەوە دوای بینی عملیاتی مەسەن بۆنگرافیەز ئەوە جەڕاحێتر ئیشە بیکە دوای ئۆرتۆدنسیەز تەقویم ئیشە بیکە مەسەڵ ئەگەر گویان ئەم ناڵانە بە عام ئیلتیهاباتی گویان زۆرترە بەهۆی ئەوەسە شاید کەم بیست بن ئەم ڕایشە ئینتیە عملیاتیان بکە و ئەنواع کێشیان تووشە مەرج نییە مەسەرە مناڵێک مەڵاشووی تەواو نەبێت بە یەک نەشتەرگەری کۆتایی بە کێشەکەی بێ مناڵمان هەیە ئیسە 13 جار عملیات کراوە
لە کوردستانە تا ئێستا. باس لەو مناڵانە بکەین یاخود ئەو کەسانی کە پێویستیان بە نەشتەرگەری هەیە شێوازی ناونووسکردن چۆنە یاخود شێوازی چارەسەر چۆنە خێزانەکانە بێت لە چ تەمەنێکە ئەو مناڵانە بێنن بۆ چارەسەر یاخود لە کام تەمەن زیاتر لە ئێستاە ئەو نەخۆشیە بوونی هەیە هەل لە کاتی لە دایک بوونەوە ئیشە دایک باوکان هەوڵ بم بۆ چارەسەر چیان بۆ بکرێ هەل لە نەخۆشیەکە خۆی زگماکە بەڵێ زگماکە کە لە کاتێکە لە دایکە بن ئەم مناڵانەوەکو مناڵی ئاسایی ناتوانێت شیر بخۆن وەکو پێویست بزە ناگا بەلاشیان بەس یەکێتر لە ئەخساسەکان ئەخساسی نیوتریشینە تەغزیەیە بۆ چۆن شیردان بە مناڵەکەیە و بە شیشە شیری تایبەتیشە شیر بن بە مناڵانە بۆ بتوان شتەکان بخۆن لە کاتی لە دایک بوونیا ئیشە فۆران بێنە ناو تیمەکە کە هدایت بکەن ئەو دایک و باوکە هەستی پێ نەکەن کە ئەو مناڵە ئەو نەخۆشی هەیە یاخود بەعام دیارە بەس هەنێ جار ئێمەش نوعێکی مەڵاشمانت پێنج ساب مکوس یعنی بێوە تۆ بیبینی هەستێکی مەڵاشوەکە تاوە بەس لەژێر پێستەکەەوە لە یەک دوورن مەڵاشوەکە چۆن هەست بەوە بکەن کە ئانێک تەمەن کەکەونە قسەنگ مگانیت یا مەسەن شتیان بۆ جوانی قوت نادرێ بۆ شتە هەستەکەن بۆ شتە بەس مامۆڵم پیدیاتریشنەکان لە یاییشە یارمەتی دەربن کانێ یەچن بۆ لای دکتۆرێ کەسی ئەخسایی بینێ هەستەکە ڕەنگی ئەو مەڵاشووە فەرقەکە لەگەڵ ڕەنگێکی عادیە. باشە دکتۆر بە نسبەت چارەسەریەوە ینی دەبێت تەمەنی تا چەند بێت بۆ ئەوی چارەسەری ئەو کەسە بکرێت کە مەڵاشووی نییە لە چەند تێپەڕی نەکردوێت تەمەنی یەکەم جار بۆ ئەوە کەسێک لە کوردستانە پێشەوە ئەمەلیات کراوە کە خواردنەکە نێتە ناولوتی تەبانەمانە نانەخۆن خواردنەکەنیان لوتیانەوێتە دەرەوە ئیستە دوایەوە بینیم مەنگیان قساکەن ئەو کەسە یا ئەو ئافرەتە یا ئەو مناڵەکە ئەو کێشەیەت ناچێتە ناو کۆمەلگا شەرمنە بن یا گاڵتەیان پێ ئەکرێ ئەگەر کەیسمان بووە ئیسە 24-25 ساڵێکی تر لە پێشتر کراوە یا ئەمەلیاتەکەی ناجح نەبوو بە هەر هۆکارێ ئیسە منگن قسەکە ئیتێ من ناتوانین چونکە 25 ساڵە بۆ شێوازە قسەکە ئەگەر ئەمەلیاتی ناجحیشی بۆکەین احتمالەوەی نییە بتوانین قسەکردنەکەی جوانکەی پەزەوەسای هەتا زووتر بێنە ناو تیمەکە ئیشان بۆ بکرێ کە تۆ هەوڵ بیت تا 7 ساڵەی قسەکردنیان چاککەی وە کێشیان نەبێت ئەی لە ڕووی ڕاهێنان و ئەوانە تا چەند گرنگە ڕاهێنان بۆ مناڵە بکرێت دکتۆرێکی بەڕێزی خۆمان قسەی جوانی کرد وتی ئێمە ئەمەلیاتەکەین بۆ ئەمە ڕاهێنانی قسەکردنیان باش بێ یعنی تۆ ئەمەلیاتکەی ئەگەر ڕاهێنانەکەی نەی ئیسفادە وەرناگری بە قسەکردنەکان چاک ناوێ کەواتە تەنها چارەسەر نەشتەرگەری یا ڕێگەی دیکە نییە بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە نەخۆشیە چونکە ئێمە ناتوانین بەر ئەم مناڵانە برین پێش ئەوە لە دایکە بن چیان لێ بکەین تەنها عیلاج لە تاو دنیا نەشتەرگەریە ئەو مناڵی کە تووشیم نەخۆشیە بێت واتە بەر لەوەی دایکەکە ئەو مناڵی ببێت هەستی پێ ناکە کە ئەو جۆرە نەخۆشی هەبیاتی هیچ شتێکێ بۆی ڕێگری لێ بکەن لە سنۆگرافیا هیچ شتێنیە کە ڕێگریکە لە سنۆگرافیەکانە بەعام ئەگەر لێویان کێشەی هەبێ بەڵێ دیارە بەس ئەگەر لێوەکە نەبێت نا مەڵاش و دیار نییە ئەگەر دەریشکەوێ چارەسەری بۆ ناکرێت هیچ چارەسەری ناتوانانی بکەین دکتۆر ئەوەی کە کێشەی لێویانەیە ینی ئەوە ژارەبێت لە تەمەنێکی مناڵیە بکرێت یاخود ئەویشە چوە تەمەنەوە شە لە سێمانگیا بکرێت بەعام لێوەکان لە تەمەن سێمانگا بکرێت مەڵاشویش ئەوەڵ یەکەم ئەمەلیە لە 9 مانگ بۆ 1 ساڵ بکرێت ئەمە واکات کە ئەگەری سەرکەوتنەکان زیاتر بێت بەڵێ بەتاکیت بەڵێ بەڕێوەچوونی ئەم جۆرە کۆنفرانسانە دکتۆر تا چەند سوودی هەیە بۆ هەم بۆ ئاستی زانستی دکتۆرەکان و هەروەها هەم بۆ ئەوەی کە بتوانرێتن ینی زیاتر ئەو نەخۆشانەی کە هەیە گرنگی زیاتری پێوتر چارەسەریان بکرێت لە تاو دنیا ئیسە تیمهای گەورە بەناو ئیسمایل ترەنیا تیمهای گەورە حتا دونیشنهای زۆر گەوریان بۆکرێ کە ئیش بکرێت بۆ ئەم مناڵانە بە تاکید ئەم کۆنفرانسانە زۆر دەوریە بێت بۆ جەڕاحەکانمان بۆ ئەنواع پۆسپۆرەکانتر کە بتوانن لەگەڵ ئەم مناڵا باشترین شێ و باشترین تکنیک بەکاربێنن کە مناڵەکە لە داهاتوە قسەکردنی جوان بێ ڕوخساری جوان بێ ئەمە یەکێ لە پرسیارەکان ئەکەیم بۆ لامان کرد کوڕەپرسین قسەکردنەکەت بۆ مهمە یا جوانیەکە جا هەردووکیان مهمە بەس هەر کام لەمانە تۆ کێشیان بۆ دروستکەی بە عملیاتەکەت یا بە ڕاهێنانەکەت یا بە هەر شێوەیەکی تر تۆ مناڵێ یا کەسێک لە داهاتوە لە کۆمەلگا دوورەکەی تۆ یا نیاسیقەی پێ دەبێتە ناو کۆمەلگا
کاوترن ڕاهێنان کێ بێ ڕاهێنانی پێ بکە خێزانە یاخود کەسی پسپۆر هەیە لەو بوارە سپیچ لانگوێج پاتۆلۆژیستە کە پێش ئەمەلیات ئەیان بینێت دوای ئەمەلیات بەردەوام بێ لەگەل یانە و ئەشعی فلۆرۆسکۆپیان بۆ ئەکات نێزواندسکۆپیەکانە بینێت کە بزانن چنێ سەرکەوتو بۆ و چنێ باشیەتوان ئەمەلیاتەکان بەڕێوە ببن ینی ئەو دکتۆرە ڕۆژانە قسەی لەگەڵداکە کاتێکی بۆ دانراوە کات دانراوە لە هەفتەیەکە بۆ ئەم نەخۆشە ئەو نەجەلسەیەوێ بۆ ئەم نەخۆشە ئەو نەجەلسە بە پێی کێشەی مناڵەکە بڕیارە درێ خێزان هیچ ڕۆڵێکی هەیە بەڵێ بەتەئکید لە ڕاهێنانی ئەو کە ساڵم بۆ یارمەتی بات پسپۆڕەکە و ڕاهێنانانی پێڵێ ئەو دایک و باوکە ئەوانە با بەڕێگەەوە دوای لە جەلسەی داهاتووە کە هاتەوە بە پێی فەرقەکە کە مناڵەکە کردوێسی ڕاهێنانی تازەتر بەردەوامە بێت تا ئەچێتە سەر بەڵێ دکتۆر نەوزات چەمەنەیی گەلێک سپاس دیگەلمەداوای تایبەتی لەسەر عریشەیەن زمان و هەروە ئاخنێ و مەڵاش و لێ و دیگەلمەداوای گەلێک سپاس